بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە چواردەی مانگی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی و سەرۆکایەتی تورکیا بەڕێوە بچێت کە بەیەکێک لە ڕووداوە گەورەکانی ساڵی 2023 لە ناوچەکە دادەنرێت لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر نەخشەی هاوپەیمانێتیەکان و کاندیدەکان دەکەین لەوە قسە لەسەرەوە دەکەین ئایا کامیان سەردەکەون و ئەگەر ئەدۆغان بباتەوە یاخود بدۆڕێت کاریگەری هەیە و ئەگەر کلێزار ئۆغڵۆ بباتەوە یاخود بدۆڕێ کاریگەریەکەی چییە لەسەر پرسی کورد لە تورکیا لەسەر هەرێمی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ کاریگەریەکان لەسەر ڕۆژاوای کوردستان و ناوچەکەش چی دەبێ هەڵبژاردنەکە لەگەڵ هەرێک لە بەڕێزان عەدنان ئەحمەد شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆ هەروە لە هەولێرە و دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هۆزر و لێکۆڵینەوەی ستراتیژی قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکاتان بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەگەر سەرەتا نەخشەیەکی هاوپەیمانێتیەکان دوای نەخشەی هاوپەیمانێتیەکان لەگەڵ کاندیدەکان بۆ سەرۆکایەتی کۆمار چۆن دابەش بوون ئێستا چەند کاندید هەیە نەخشەکە چۆنە؟ سەرەتا دەستخۆشیان لێکم سوپاس هاوپەیمانێتەکان هەر لە سەرەتایی تقریبان چەند مانگی ڕابردووە پەیمانێتەکان یەکلا بوونەوە بەڵام ڕۆژانە هاوپەیمانێتەکان گۆڕانکاریان بەسەرا دێ باش هەندێک پارتی ئەکشێنەوە هەندێک پارتی بەناوی خۆیانەوە چنەڵ بژاردن گۆڕانکارێکی کەم ڕۆدا گۆڕانکاریەکان زیاتر لەسەر ئەوەیە کە کام پارتی لەگەڵ کام پارتیا بچێت هەڵبژاردنەوە کام پارتی بە لۆگۆی خۆی بچیان لەژێر هاوپەیمانێتیەکە بچێ ئەویش کاتێکە کە ترسیەوەی هەیە کەم نەتوانێت بربەستەکە تێپەڕێنێت باش لە ئێستا تقریبان بربەستی چەند ئێستا بۆ هەڵبژاردنی ئێستا بربەستی لە 100 بەڵام پێویست ناکە ئەگەر چەند حیزبێک لە نێو هاوپەیمانێتیەکە بن پێویست ناکە هەر حیزبێک یەک بربەستی لە 100 تێپەڕێنێ هاوپەیمانێتەکە هەموو بەیەکەوە بربەستی لە 100 تێپەڕان وەکو وایە هەموو حیزبەکان بربەستەکان بەڵام حیزب بەتەنیا بەشداری هەڵبژاردن کرد لە 100 دەتوانێت تێپەڕێنێ بۆی بچێتە ناو پەرلەمانەوە ئەگەردا دەنگەکانی چێت بۆ پارتە گەورەکان ئێستا هاوپەیمانێت کار سێ هاوپەیمانێتی گەورە هەیە ئێستا هاوپەیمانێتەکان بریتێ لە هاوپەیمانێتی جمهورمانێ ئێمە هاوپەیمانێتی میلەتمان هەیە هاوپەیمانێتی ڕەنج و ئازادیمان هەیە و هاوپەیمانێتی هێزە چەپەکانمان هەیە لەگەڵ هاوپەیمانێتی ئاتا هاوپەیمانی جمهور خۆتان نەزان لە ئاکپارتی پێکاتوە لە مەهەپا پێکاتەوە لە پارتی یەکبوونی مەزن پێکاتەوە دواتر پارتی سەر لە نوێ ڕەفاع هاتە نێو هاوپەیمانێتێکەوە دوو پارتی ترمان هەیە کە لەگەڵ ئاکپارتین ئەویش بریتە لە دەسەپە لەگەڵ هوداپار دەسەپە هوداپار لەبەر ئەوەی ناتوان خۆیان بەشداری بکەن یان ناکرێ خۆیان بە تەنیا بە لۆگۆی خۆیان بەشداری بکەن لە ڕێگەی ئاک پارتیەوە بەشداریەکەن واتە گەر کاتێک لیستی هەڵبژاردنەکە بینی ناوەکانە بینین تۆ هوداپار نبینی دەسەپە نبینی تەنها ئاک پارتیە بینی ئەمە لە هاوپەیمانی میلەتی شاوایە تۆ لە هەڵبژاردنەکە نە دەڤا بینی نە سەعادەتە بینی نە ئایندەی داودۆغڵۆ بینی و نە پارتی دیموکراتە بینی بەڵکو ئەمانە هەمویان لە ڕێگەی جەهەپەوە لۆگۆی جەهەپە بینی تۆ دەنگ بە جەهەپە ئەدەیت لە ئێستاە هاوپەیمانی میلەت کێماوە تۆ جەهەپە و پارتی باش بەیەکەوە چن بەڵام هەرێکیان بە لۆگۆ خۆیان ئەچنە نێو هەڵبژاردنەوە وەکوتم پارتە چوار پارتەکەی دیکە کە دەڤا و ئایندە و پارتی دیموکرات و سەعادەتە لە ڕێگەی جەهەپەوە چنە نێو هەڵبژاردنەوە واتە لۆگۆی ئەم پارتانە نبینی پارتی هەدەپە لەگەڵ پارتی کرێکاری تورکیا پێکەوە ئەچن بەڵام هەرێکیان بە لۆگۆی خۆیان ئەچن واتە تۆ کە یەکێک ئەوێ پارت بۆ نمونە دەنگ بە یەشیل سۆڵ پارتی بدا پارتی چەپی سەوز بدا ئەتوانیا ڕاستەخۆ دەنگ بم پس بۆ هەدەف لە ژێر ناونیشانی پارتی چەپی سەوز بەشداریەکە بێگومان لەبەروی هەتەپە ئێستا لە پرۆسەی داخستندایە میت حەسانجار هاوسەرۆک وەکو خۆی وتی ئەگەر لە 1001 ئەگەر هەبێت بۆ ئەوەی پارتەکە دابخرێت ئەوان ئەم ڕیسکە ناکەن بۆیە لە ڕێگەی پارتی چەپی سەوزەوە کە تاتوان بڵێن هەر پارتی کوردەکان خۆیانە عادەتەن کوردەکان ئەزان چ دۆخێکیان بەسەرادیە پارتە ئەوانەی بەردەوام لە ئەگەری داخستنان بۆیە بەردەوام بەدیلیان هەیە بۆ ئەوەی بتوان لە کاتی هەڵبژاردنە بەکاری بێنن ئێستا مەلەفی داخستنی پارتی دیموکراتی گەلان لە دادگای مەلەفەکەی بەردەوامە بەڵێ خۆی لە ڕاستیە بەپی هەموو ئەگەرەکان پارت هەدەپە تا دوای هەڵبژاردن داناخرێ یعنی بەپی ئەوەی کە هەیە چکە پرۆسی داخستنی پارت لە تورکیا سەرڕای ئەوەی کە گەر بە سیاسی کرابێت بەڵام هێشتا دادگا بە شێوەیەکی ڕێکارەکان بە شێوەی زەمەنی بەڕێیەکە یعنی هەندێک جار هەیە خێرایەکە بەڵام بە شێوەی زەمەنی بەڕێیەکە گەر بە شێوەی زەمەنی بەڕێی کاوکەوەی دانراوە ڕێکارەکان ئەچێتە ڕەنگە مانگی 6 و 7 بەڵام هەدەپە لەوە ترسا کە ڕەنگە لە ناکاو شەوێک کۆبوون بۆ نمونە دادگا ڕۆژێک کۆبنەوە پات و پاردەکە دابخە بۆیە ناچار بوو لە ڕێگەی پارتی چەپی سەوزە بچێت بەس هاوردێرینەکانی ئەردۆغان ئەحمەد داوودۆغڵۆ عەلی باباجان بۆ پیشانکردە ڕەجەب تەییب ئەردۆغان ئێستا لەگەڵ کەمال کلیزار ئۆغڵۆ کە لە ڕووی ڕەنگە پێچەوانە بن لە زۆر شتدا ئێستا بەیەکەوەن لە ڕاستیات چیرۆکی
تقریبا 15 ساڵی تورکیا چیرۆکێکی قوڵەوە چیرۆکێکی زۆر ئاڵۆزە یعنی ئاکپارتی نەک ئەوانی کە بۆ نمونە پێشتر دژایەتیانەکری ئێستا سەنگەریان لێگرتووە تەنانەت هاوڕەنزیکەکانی سەنگەریان لێگرتووە چکە کۆمەڵێک کەس هەن لە نێو ئاکپارتیە ڕەنگە کاک دکتۆر باشتر لە نزیکەوە ئاگادارە ڕەنگە ئەوە قبول نەکەن بۆ نمونە تەنها یعنی ئەوان پیان وایە کە ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەندێک بابەتە بەتایبەت لە مەوزوعی بابەتە ئابووریەکانە یان لە سیاسەتی دەرەوە کەمێک تاکڕەوانە ڕەنگە بڕیاری دابێت و ڕەنگە ئەوان ئەمەیان پێ قبول نەکرابێ بە ڕای خۆیان بەڵام ڕەنگە گەر قسە لەگەڵ ئاکپارتیە کابکەی کە ئەمە بە پێچەوانی مەبینێ پێی وا بێ کە ئەوان ویستویانە زیاتر دەسەڵاتیانە بێ و لە پێناو بەرژەوەندی خۆیان هاتوونەتە دەرەوە بەس وەکو پێگەیانە ئێستا ئەحمەد داودۆغڵ حیزبەکەی دیارە سا چەندێنێ علی باباجان کە ئەو کاتێک کە ئەوان لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان بوون زۆر دیار بوون کاریگەریان زۆر بوو ئێستا چۆن ینی بەردۆخیان لە تورکیادا کەسایەتیەکان زۆر جار لەگەڵ حیزبەکانیانە بەهێزن یعنی کاتێک داودۆغڵۆ بەهێزی پیاوێکی بەهێزی تورکایە بۆ نمونە علی بابەجان پیاوێکی بەهێزی ئابووری تورکایە ئەو کاتێکە لە نێو ئاکپارتیایە بەڵام ئێستا سەری هەموو ڕاپرسیەکان کە ئەنجام دراون دەنگیان زۆر زۆر کەمە چەند دەبێت دەنگیان زۆر کەم ڕاپرسی هەیە لە 100 تێپەڕ بکە یعنی وەکوتم ئەوان لە نێو ئاکپارتیدا بەهێز بوون و خەڵک پێی وایە کە ئەمانە تاقی کراونتن لە نێو ئاکپارتیدا و دەسەڵاتێکی زۆریان پێدراون تاوەکو سەرۆکوەزیران ڕۆشتون یعنی بوونەتە وەزیری دەرەوە بوونەتە وەزیری ئابووری بۆ نمونە یعنی پێیان وایە ئەمانە تاقی کراونەتەوە دەسەڵاتیان پێدراوە نەیانتوانین هیچ بکەن پێویست ناکات پێویستە خەڵکی دیکە تاقیب بکرێتەوە هەرچەنە خەڵکی دیکە تاقیب بکرێتەوە یان لە نێوکەوانە جەهەپە تاقی کراوەتەوە بەڵام ڕەنگە بۆ نمونە ماوەیەکی زۆرە جەهەپە پاشەکشەی کردووە بەتایبەت گەنجەکان حەزەکەم دوایی ئەگەر مەجال هەوبێنە سەر ئەوە بۆچی جەهەپە دیسان تاقیەکرێتەوە باش دوای لەسەر کاندیدەکانی زۆرەکانی دی زۆر زۆر هەیە یاریزان هونەرمەند گۆرانی پێشۆزان زۆری تایە ئێمە خزمەتت کاکتۆر سپاسی ئامادەبوونی جەنابشت دەکەین ئەگەر بچینە سەر شیکاریەک بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان ئێستا بارودۆخی چۆنەوە ڕاپرسیەکان باز لە دابەزینی ئاسی دەکەن ئەگەر ئەو بدۆڕێ کاریگەری چێ لەسەر تورکیا لەسەر پرسی کورد بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان سڵاو لە مامۆستا عەدنان سڵاو لە جەنابەت مامۆستا بەنسبەتی ئەگەرەکان یان وەزعی ئوردۆغان چۆنە یعنی خۆی ئوردۆغان بە گوێرەی ڕاپرسیەکان ئەو ڕاپرسیانەی لە تورکیا ئەکرێت ئەبێ ئاگادار بین ڕاپرسیەکان تاکو ئیستا 12 لا ڕاپرسی کراوە ئەتوان بلێم زۆربەی ئەڵێن کەماڵ کریجدار ئۆغڵە ئەیباتەوە بەڵام ئێمە ئەبێ ئەو ڕاپرسیانە نەکەینە تەنها پێوەرێک بۆچی ئەوەنە تورکیا وڵاتێکی ئەوروپی نییە لە سیستەمی با بڵێن جێبەجێکردنی ڕاپرسی لە بواری فەنیەوە پێشکەوتو بێت دووەم شعبی تورکی شعبێکی ئەوروپی نییە بە سەراحەت بڵێت من بۆ پڵان پارتی دەنگەدەم حساباتی زۆر هەیە کە ئەوان بین سێمش کە ئەو نقطەیەکی زۆر گرنگە زۆربەی ئەو ڕاپرسیانە بەشێکە لە پرۆپاگاندایەک دژی پارتی دەسەڵاتدار ینی تەحالوفی با بڵێن جمهور ئەوە حەقیقەتە لەبەرەوەی ڕاپرسیەکان نابێ بکەینە تەنها پێوەرێک بەڵ و بالمناسبە ڕاپرسیەکان لە هەڵبژاردنەکانی پێشوش چەندەها ڕاپرسی کرا کە وایە نەزانی جەهەپە و نارەکانی ئوردوغان ئەیبانەوە وا دەرنەچوو بەڵام هیچ گومانی تیادا نیە ئەم هەڵبژاردنە وەچەرخانێکە لە مێژووی تورکیا لە دوای 20 ساڵ لە دەسەڵات بۆ یەکەم جارە جیهان بە چاوێکی زۆر گرنگیەوە سێر ئەم هەڵبژاردناکە چی ئەوانەی لە تورکیان چی دراوسەکانی چی لە ئەوروپا چی لە رووسیا ئەمە بە هەڵبژاردنێکی وەچەرخان ئەزانن اینجا بە جۆرەی ئەو لێکۆڵێنەوانی کە کراوە زۆربەی بەرەو ئەوە ئەڕۆن ئەڵێن هیچ پارتێک یان هیچ هەوپەیمانیەک زۆرینەیەکی زۆر نایەنێت ئەگەر زۆرینەیەکش بێ مەتەلەن 51 بە 48 51 بە 49 52 بە 48 ئاوا بێ چی ئۆپۆزیشن
چی دەسەڵات ئەمە بەنسبەتی پارتەکان ئێمە ئەزانین لە هەڵبژاردنەکاندا ئەمە دوو هەڵبژاردن یەکێکی هین پەرلەمانە یەکێکشی هین سەرۆکایەتیە بەنسبەتی سەرۆکایەتی بە جۆرەی ئەو شیکاریانی کە کراوە ئەگەری زۆری هەیە ئەم هەڵبژاردنە بچێتە قۆناغی دووەمەوە و لە قۆناغی دووەمەش ئەگەرەکە زۆر هەر کە ئێمە نێزگە بینەوە لە هەڵبژاردن ئەمە چەند ڕۆژێکە با بڵین پرۆپەگاندای هەڵبژاردن دەستی پێ کردووە ڕۆژ بە ڕۆژ با بڵین نەسیبی بەشی ئوردوغان کە لە جەولەی دووەم بباتەوە زیاترە بێ بۆچی ئەمەش چەند هۆکارێکی هەیە یەکێک لەوانە مامۆستا حەکیم ئوردوغان سیاسەتمەدارێکی زۆر پراگماتستە زۆر بە ئەزمونە زۆر کارزمایە اینجا ئەمانە ڕۆژ بە ڕۆژ ئەم سێ فاکتەرە دێتە کە یەکێ لە پراگمەستەکانی ئەو چی کرد لەم تقریبەن دوو هەفتەیە دەستی کردو بە سیاسەتێکی ئابووری لە تورکیا پێڵێن سیاسەتی ئابووری هەڵبژاردن ئەم سیاسەتە چییە؟ ئەوەیە کە ئێستا پارەیەکی زۆر حکومەت سەرفەکە باجەکانی کەم کردێتەوە زۆر ئیمتیازات ئەداتە خەڵک یەکێک لەوانە موچەی خانەنیشان زیاد کردێتەوە موچەی عملەی زیاد کردێتەوە یعنی چەند کارێکی کردووە ئەو کارانە هەمووی لە بەرژۆن یەکێکش لەوانە لە مەسەلەی با بڵێن نوێژێنکردنەوەی ئەو شوێنانەی کە بوومە لەرزەکە لێی داوە بە شێوێکی زۆر سەرکەوتوانە کردێتی تەنها بۆ نمونەیەک لە دیاربەکر هەفتەیە بەلە ئێستا تقریبەن 8,000 ماڵ کلیلیان وەرگرت مامۆستا کە ئەچی بۆ دیار تو لە هەولێر و سەر ئەو بینایە بەرزانەکەی بەداخەوە لە هەولێر ئەو بینایە بەرزانە بۆ چینێکە کرێ نێزگن لە دەسەڵات بۆ دۆڵەمەنەکانە بەڵام کە ئەچیتە دیاربەکر ئەو بینا بەرزانە ئەو ئەپارتمەنتە بەرزانە بینی ئەوە هەمووی بۆ چینی کرێکار و ئەوانەی کەوا با بڵین دەخلیان مەحدودە ئوردوغان لەسەر ئەم شتانە زۆر بەکار ئیشەکە یەکێکش فاکتەرێکی ترش ئەوەیە پێرە ئەعلانی کرد کە ئەو غازەی ساڵێک و نیو پێش ئێستا کەشف کرا لە دەریای با بڵێن سپی ئەو غازە ئەمڕۆ تەواو بوو دەستی کرد بە بەکارهێنان اینجا ئەوەش بە فترەیەکی زۆر قیاسی ئەوە هاتەکایەوە ئینجاوە لە سەتا تقریبەن 30 پێویستەکانی وزەی تورکیا بۆ 40 ساڵ جێبەجێکە ئەمەش دەستکەوتێکی باشە بۆ ئوردوغان دوێنە بۆ یەکەم جار تایارەیەکی زۆر پێشکەوتووی ئەعلان کرد 10 ڕۆژ بەلە ئێستا سارێک بە ناوی تۆگۆ سارێکی نیشتیمانیە وتی لەمە دووە ئەوەی ئەو سارێ بکڕێت ئێمە نیوەی مقدمەکەی دەین و باقیەکەی بە سوودێکی زۆر کەمە دەین ئەم شتانە هەمووی ڕۆژ بە ڕۆژ ئەیکا بەشێکە لەوەی کەوا دێتە پێشەوە دوای دێم و خزمەتە لەسەرەوە قسە دەکەین ئەو پاشەکشەیە کە کردی بۆ مەسەلەی کورد لێکەوتەکانی چی دەبێت لەسەر خودی خۆی و ئەگەر شکست بێنێ پرسی کورد لەوێ چی بەسەر دێم و خزمەتت کاک ئەدنان سەبارەت بە بارودۆخی کاندیدەکان ئەوزان چوار کاندید هەیە ئێستا پێ راپرسیەکان بڵێن کلیزارۆغڵ لە پێشە سەنە دکتۆر دەڵێ ڕەنگە راپرسیەکان وەکو پێویست نەبن چۆنە بارودۆخیان بڵێن سەرەتا یەک خاڵ بڵێم ئەویش ئەوەیە جاری پێشوش ئاماژەم پێگر من کە تەحلیل بۆ دۆخی تورکیاکەم هیچ گرنگ نییە بەلامەوە جاری پێشوش وتم کە ئەم تەحلیلانە چێتە ینی کێ دڵخۆشەکە و کێ نیگەرانەکە بەڕاستیان مێ باسی ئەوە بکەم کە لە تورکیا ڕۆدا و هیچ گرنگ نییە بەلامەوە کامیان ئەیبەنەوە و کامیان نایبەنەوە لە ئاستی تەحلیلە لە ئاستی شخصیان ڕەنگەڕام لەگەڵ لایەنێکا بێت بۆیە پێم باشە بەڕاستی ئەوەی کە لە تورکیا ڕۆدا ئەوە باس بکەین بەپی هەموو ڕاپرسیەکان ینی زۆربەی ڕاپرسیەکان کەمال کلوزدارۆغڵ لە پێشەوەیە و ئەردۆغان لە دوای لە دووەمایە و بەپی هەموو ڕاپرسیەکان
یعنی هەمویان کۆکن لەسەرەوەی کە ئەکەوێتە خولی دووەمەوە خولی دووەم بەڵام لە ئێستاە ئۆپۆزیسیۆن ئەوێت نەکەوێتە خولی دووەمەوە چکە بکەوێتە خولی دووەمەوە کۆوایە تقریبەن یاریەکە لە بەرژەوەندی ئەردۆغان کۆتایی بێ بەڵام ئەمە لە 100% نیە لە خولی ئەمە کەماڵکی زیارەخۆ 27 میلیۆن بێنی لە 64ەکە بەڵێ ئەبێ ئەبێ سەر و پەنجابی یعنی 50 سەر و 50 لە ئێستا بۆ کڵژارۆڵە قورسە بەڵام ئەوە نییە بڵێ مستحیل نییە بێنێ چونکە هەموو ڕاپرسیەکان ئێستا دە کۆمپانیا تێکڕای دە کۆمپانیامان دەرکردووە لە 147.5 بۆ کڵژارۆغڵوە لە 144.4 بۆ ئەردۆغانە بەڵام وەکو مامۆستا ئاماژەی پێگر بەتایبەت لە پێش هەڵبژاردنە هەو ڕاپرسیانەی ئەکرێن ئەبن بە بەشێک لە پرۆپاگەندەی هەڵبژاردن بەڵام یەک خاڵگرن گەرێرە ئەویش ئەوەیە کاتێک ئاکپارتی کە دەسڵاتێکی گەورەی هەیە بەسەر تورکیادا بۆچی هێندەی ئۆپۆزیسیۆن ناتوانێت کاریگەری بەسەر کۆمپانیەکانی ڕاپرسیەوە هەبێت یعنی تۆ دە ڕاپرسی ئێستاوە دە ڕاپرسیمان لە بەردەستایە تەنها لە دوو ڕاپرسیا ئەردۆغان لە پێشەوەی یعنی ئەمە ئەگەری ڕاستی بەشێک لە ڕاپرسیەکان پیشانەدا چکە ئەردۆغان دەسڵاتێکی گەورەی هەمکە پاشەکشی کردو بۆ نمونە ئەردۆغان ئەمە پەیوەندی بە 20 ساڵ تەمەنی ئاکپارتیەوەی لە تورکیا ئاکپارتی لە سەرەتاوە هات لە 134 هێنا ئەوە ئێستا بە پێی ڕاپرسەکان خەریکە دیسان ڕەنگە بێتە خوارد لە 134 بکات بگەیتەوە ئەو ڕۆژەی کە سەرەتا دەستی پێکرد چیرۆکەکە تۆزە قوڵە سەرەتا هات 134 هێنا دوای دەنگەکانی بەرز بۆ چووە لە 140 تاوەکو 49 ڕۆژ دوای لێ هات کە بە تەنیا بۆ نمونە لە سەرەتاوە توانی حکوومەت پێگوێنێ بەڵام بەتایبەت ئاکپارتی کاتێک دەنگەکانی بەرز بووە کە پرۆسی ئاشی لەگەڵ کووردا دەست پێ کرد یەک شت هەیە لە مێژووی تورکیادا زۆر ڕوونە بەتایبەت لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ئەویش ئەوەیە هەر حیزبێک بتوانێت دوو یاری بباتەوە ئەتوانێت دەسڵات باتەوە ئەویش یەک یاری یەکەم ئەوەی یاری ئابووری بباتەوە بژێوی خەڵک چاکات دووەم ئەوەیە مەسلەی کورد بباتە پێشەوە لە ئێستا دۆخی ئابووری تورکیا زۆر خراپ لە چڕوانگەیەکەوە وەکو وتم تەحلیلەکەم من هیچ گرنگە بەڵام لە چڕوانگەیەکەوە لە ئێستاە لە نێو دە وڵاتی جیهانە لە هەڵئاوسانە تورکیا پێنجەم وڵات یعنی تەنها 4 وڵات لە تورکیا خراپترن لە ڕووی هەڵئاوسانەوە لە هەموو جیهاندا گرانیەکی زۆر لە تورکیا هەیە نرخی لێرەی تورکی نزیکە بێتەوە لە 2000 لیرە بۆ 100 دلار ئەمە لە مێژووی تورکیا شتیوا ڕووی نەداوە مەوزوعی شتومەک زۆر بەرزە بەرهەمهێنان بۆ نمونە جوتیاران بۆچی نرخی شمەک بەرزە بێتەوە دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەم نرخی پەین و ئەو شتانی بەکارێنن جوتیاران زۆر بەرز بووەتەوە دووهەم نرخی سوتەمەنی زۆر بەرز بووەتەوە یعنی مامۆستا باسی ئەوەی کرد کۆمەڵی هەنگاو نراوە کاتێک حیزبێک ئەتوانێت زۆر بانگەشە بکە زۆر وعددا زۆر بەڵێندا کە تقریبا تاقی نەکرابێتەوە ئاکپارتی هەستەکەم تۆزێک درەنگ کەوتووە لە مەوزوعی بەڵێنەکان زۆر گەورن و هەنگاوی زۆر گەورەی ناوە مەوزوعی ئابووری بەڵام هەستەکەم تۆزێک درەنگ کەوتووە ڕەنگە زۆر فریای نەکەوێت کێشەیەکی تر هەیە لە تورکیا ئێستا ئاکپارتی بەردەوام معاش بەرزەکاتەوە باشە یارمەتیەکانی بەرزەکاتەوە بۆ خەڵک بەڵام هەڵئاوسان فریای هەڵئاوسان ناکەوێت یعنی تقریبا نەتوانین بەم جۆرە بەرزە بێتەوە فریای هەڵئاوسان ناکەوێت هەنگاوەکانی ئاکپارتی و لە ئێستا خەڵک تێگەشتووە کە ینی بۆ 20 ساڵ تۆ چیت کرد ئێستا بۆ نمونە ئەتەوێ ئەم هەوڵانە بێت بەڵام ئەمە مانایەوە نییە ئەم هەوڵانی هیچ سوودێکی نییە و ڕەنگەم هەوڵانە بێتە ئەوەی کە جارێکی دیکە ئاکپارتی بیباتەوە بەڵام بەپێی ڕاپرسیەکان وەکوتم ئەچێتە خولی دووە ئاکپارتی وەکو حیزبی یەکەم ئەمێنێتەوە بەڵام یەکەمیەکی خراپترینە لە مێژووی ئاکپارتیە بەپێی هەموو ڕاپرسەکان ڕەنگە دەنگەکانی لە نێوان 30 بۆ 34 ینی لەوە زیاتر زۆر لە پەرلەمانە بەڵێ لە پەرلەمان بەرز بێتەوە مەوزوعی پەرلەمان زۆر گرنگە گەر هەڵبژارن کوێتە خولی دووە بۆچی ئۆپۆزیسیۆن لە خولی دووە مەترسێت چونکە ئەگەر کەوتە خولی دووەمەوە گرنگە ئەو حیزبەی کە ئەوێ لە خولی دووەما باتەوە پێویستە زۆرینی پەرلەمانی هەبێت چونکە کە زۆرینی پەرلەمانی هەبێت تۆ بە دەنگێکی دلێرترە توانی داوای دەنگ لە هاوڵاتیان کەی بۆی لە خولی دووەما دەنگ بە کاندیدەکەت بنوە سەرۆکایەتی بەڵام تۆ گە پەرلەمان زۆرینە بەدەست نێنی کەمتر ئەتوانی قەناعەتیان پێ بکەیت و لە خولی دووەما مەترسیدارەکە ئەوەیە ئەردۆغان زۆر زیرەکە و باشی هاوڵاتی تورکی خوێندوێتەوە مێژووی بە باشی مێژووی تورکیا شارەزایە ئەتوانێت لە ماوەیەک زیرەکەکەی لەوەی کە ئەم پیاوە ینی وەکوتم زۆر باش خەڵکی تورکای خوێندوێتەوە بۆ خۆی لە خەڵکێکەوە هاتوۆتە دەرەوە کە بە باشی معاناتی خەڵکە زانێ بە تایبەت نیوەی معاناتی نیوەی خەڵکی تورکیا زانێ و دوو هەفتەی باشی لە بەردەسەیە کە دوو هەفتە بۆ ئەردۆغان زۆرە بۆی بتوانێت قەناعەت بەوانە بکا کە دەنگیان پێ نەداوە لەسەر چی دەکا کار لەسەر چیەکە لە ماوەی ئەو دوو هەفتە ئۆپۆزیسیۆن لە کۆمەڵە شتی دەترسێ کە ڕەنگە ئەمە ڕوودا ڕەنگە ڕوونەدا ئۆپۆزیسیۆن لە مەوزوعی تەزویر زۆرە ترسێ ئۆپۆزیسیۆن لە مەوزوعی ناوچە کارەسەتبارەکانی بوومەلەرزەکانە ترسێ کە لەو ناوچانە ئاکپارتی بتوانێت بە ئاسانی دەستکاری دەنگەکان بکە و لە دەنگی ئاوارە سووریەکان مەترسێ
وەیەکێکی تر لەو شتانی کە لێ ترسێ ئۆپۆزیسیۆن و بەڕای من کە ڕەنگە ڕوونەدا ئەمە زەحمەتە ئەمەڕۆ ئەویش مەوزوعی ئەوەیە کە ڕەنگە سەقامگیری تورکیا کەمێک بشێوێ بۆی ئەک پارتی پیشانی باگەر ئەوان هەڵنەبژێرنەوە سەقامگیری تورکیا ئەشێوێ وە ژیانی هاوڵاتیانەکەوێتە مەترسێەوە بەڵام وەکو وتم جاری پێشوش هێزێک و سوپایەک و دەوڵەتێکی قوڵ هەیە لە تورکیا کە ڕێگە ناداوە ڕووبدا ئەردۆغان خۆیان چونەتە ناو دەوڵەتە قوڵەوە ئەو دەوڵەتە قوڵە دەوڵەتێکی لە تورکیا ڕەنگە هیچ حیزبێک ناتوانێت بە تەواوی دەستی پێ بگات لەگەڵ ئەوەی کە ئێستا سوپا پۆلیس هێز ئەمنیەکان و استیخبارات هەمووی لە دەستی پارتیایە بەڵام هێشتا هەندێک خاڵی دەوڵەتی قوڵەیە لە تورکیا کە هیچ حیزبێکی سیاسی ناتوانێت دەستی پێ بگات. باش دێمە وڵاتان کاکتۆر سەبارەت بە کورد ئەگەر ئەردۆغان بکەوێت یاخود دەربچێت کورد چی بەسەردێت چی دەست دەکەوێت؟ جارێ ئەگەر ئوردەغان بدۆڕێت بکەوێت لەو هەڵبژاردنە ئێمە حزبێک لە دەسەڵاتە بێ تقریباً 4 دەیە هەیە پێڵێن پارتی گەلی کۆماری و طبعاً لەگەڵ پارتی گەلی کۆماری نێزیکترین هاوپەیمانی پارتی کاری باشە کە بە سەرۆکایەتی مێراڵ ئەکشنەرە. چەپی تورکی و با بڵێن تا ڕادەیەکی زۆرش ئەوانەی لە ڕاستی سیاسەتی تورکین زۆر دژە کوردن و بە هیچ جۆرێک بە تایبەتی پارتەکەی کلژدار ئۆغڵۆ تاکو ئەمڕۆ حتا لە پرۆپەگانداکەی لە مووقعەکەی مەمنوع زمانی کوردی بەکاربێنێت. اینجا ئەمە بە ئەو شتە گسکەیە بە شێوەیەکی لە شێوە گەورەکە سێری بکەین. ئەوەی ئوردغان کردێتی بەڕاستی بەڵێ کەم و کورتیتایە بەڵێ پاشەکزەیتایە وەکو بڵێ تۆزێ لەو بەڵێنانەی لەو هەوڵانەی کە دای لە سەرەتادا هەتا 2015 پاشەکشەی کردووە بەڵام بەڕاستی بەخوێندنەوەی من تەنها بەدیلی ئوردغان بۆ کورد هەر ئوردغانە چونکە ئەم پارتە یان بابڵێ ئەو هاوپەیمانی کایەتی کە دێتە دەسەڵات هەر بۆ چوونەکەی جارانە پرسیەکی کورد نییە هەرچەندە کەماڵ کلیژدەرۆغڵە کە سەرکردایەتی پارتی دیموکراتی گەلانی بینی وتی بەڵێ ئێمە پرسی کورد ئەبینە پەرلەمانەوە ئوردغان پرسی کوردی بردەتە پەرلەمان پێشەوە بەڵام لە پەرلەماندا با بڵین ئەگەر بیباتە پەرلەمانەوە من زۆر گومانم هەیە کلیژدەرۆغڵە کە دوای بێتە هەڵبژاردن ئەمە یەک دامی دووەم پاکتەری دووەم ئەمڕۆ ئیتیحادی ئەوروپی با بڵێن یەکێتی ئەوروپی بە تایبەتی فەرەنسا دامی پرسی کوردەکە و تا ڕادێک وڵاتانی با بڵێن حتا ئەمریکاش بە تایبەتی تازێک هاوسۆزن لەگەڵ پارتی گەلانی دیموکراتی هەدەپا لەبەرەوەی ئوردغان زۆر عینادیەکە لە زۆر شت بە تایبەتی لە سیاسەتی دەرەوە لەگەڵ ناتۆ یەکێک لەوانە سەرێشەی بۆ ناتۆ کات ئەو پرسی ساڕۆغی با بڵێن سیستەمی موشکی 400 ڕووسی کردووە ئەوە ناتۆ زۆر ناڕەحەتە لەوە یەکێک لەوانە دژی ئەوەیە تاکو ئەم ڕۆژ سوید بێتە ناو هاوپەیمانەتی ناتۆوە چەند شتێکی ترەیە لەبەرەوە ئەوان جۆرە هاوسۆزیێکیان هەیە لەگەڵ پرسی کورد بەڵام ئەگەر کلیژدار ئۆغڵۆیکی سۆشیال دیموکرات بێتە سەردەسەڵات تورکیا گەڕێتە ئەو فترەی پێش پارتی دادوگەشە پێدان پێش 2002 یعنی چی یعنی غەرب سەر لە نوێ زیاتر یارمەتی دەسەڵاتەدا بۆ چەسانەوەی کورد پرۆسەی ئاشتی بە هیچ جۆرێ باشتر نابێت لەوەی کە ئیستا هەیە ئەمە بە خوێندنەوەی منە اینجا مەسلەیەکی ترش هەیە ئەوش ئەوەیە یعنی ئێمە زەمانمان نەکردووە تاکو ئیستا هیچ زەمانێک نییە کە ئەو سیاسەتەی پارتی گەلانی دیموکراتیەیکە کە ئەڵێ ئێمە دەنگە دەینە کلیژدارۆغڵۆ ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە باشترین شت بیان وتای ئێمە بێلایە نەبین
یان هەر نوێنەری خۆیان هەبووایە لە هەڵبژاردن بەڵام وەکو دیارە پارتی گەلانی دیموکراتی زیاتر بە ئەجندەیەکی چەپی ئەچێتە ناو هەڵبژاردنەوە نەک ئەجندەی ئایا ئەمە چی ئەبێ بۆ پرسی کورد یان پرسی ئاشتی لەبەرەوە یعنی من نایبین شتێکی ترشەیە ئەگەری هەیە لە سیاسەتی تورکیای دەرەوە لە مەودووە لە کاتێک کلیژدار ئۆغڵو لە دەسەڵات بێت تێگەشتێکی باشە بێ لە بین سووریا و تورکیا ئەوە کلیژدار ئۆغڵو ئەڵێ هیچ من مشکلم نییە لەگەڵ بەشار ئەسەد و لە هەمان کاتە ئەو زیاتر ئەڵێ ئێمە بێ پەیوەندێکی باشمان هەبێ لەگەڵ ئێرانە ئەبێ پەیوەندێکی باشمان هەبێ لەگەڵ بەغدایە لەبەرەوە ئەو محوەرەی هەرچەندە کلیژدار ئۆغڵو و حەزبەکەی بەعلەنی وا ناڵێن بەڵام من ئەیبینم محوەرێکی عەلەوی چونکە لە حەقیقەتدا ئەمە واقع هەیە هەرچەندەکە هەموو کەسی ئەوە ناخوێنێتەوە بەڵام من ئەبینم بۆ با بڵێن بۆ هەرێمی خۆمان هاتنی کلیژدار ئۆغڵو باش نابێ لە ئەولەویاتی حکوومەتی کلیژدار ئۆغڵو ئەوا بێ پەیوەندەکانی لەگەڵ تەهران و دیمەشق و بەغدا بێت نەک لەگەڵ کووردا بێ بە شێوەیەکی تر میثاقی سعد ئاباد 1937 یان حلفی بەغداد پەیماننامەی ئەسکەری بەغدا 1955 لە مێژوودا دووبارا بێتەوە پرسی کورد یعنی لە کورد سودمەند نابێت لە چوونی یان کەوتنی ئوردوغان بەڵێ بەس دکتۆر ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارم دەیەوە خولەکێک سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەتت بەس ئێستا هەموو خەڵک لێرە لە باشووری کوردستان گلیان هەیە لە دەسەڵاتدارانی تورکیا بۆ نمونە بۆردومان هەیە ڕاستە پاساوی پێکەیە بەڵام زیانێکی زۆر بە خەڵک گەیشتووە و بە هەمان شێوە لە ناوخۆ پرۆسی ئاشتی شکستی هێنا ینی کلیژدار ئۆغڵۆ ئەگەر بێتە سەر حکوم چیتر دەکات ینی پێ دوایە خراپتر دەکات بۆ نمونە ئەردۆغان لە سووریاش ئۆپەراسیۆنی هەیە دەیەوێت لەگەڵ دیمەشقش پەیوەندەکانی ئاسایی بکاتەوە کلیژدار ئۆغڵۆ لەمە خراپتر دەکات بە کورتی بێ دوای دێمەوە خزمەت بەڵێ هەروەکوتم ئەگە سەیری من وەکو سیر مێژووەکەم ئەو پارتەی جێنەسایدی ملەتی کوردی کرد کولتوری جەسەدی لە چوار دەیەی ڕابردوو هەمان پارتەیە هەمان ئیدیۆلۆژیە هەمان کەسانن لە دەسەڵاتن هەمان بۆ چوونن لەبەرەوە بەڵێ من وای ئەبینم من چێ بینم ئەڵێم ئەمەلێکی زۆر کەم هەیە بەڵام هەر وەکو بلێ تروسکێک ئەمەلێک هەیە کە ئوردوغان وەکو سیاسەتمەدارێکی پراگماتیست پێداچوونە بە سیاسەتی خۆی بکە دەربارەی کورد چی لە بەتایبەتی لە سووریا یان باڵێ لە ڕۆژاوە تاوان پەیوەندی لەگەڵ هەرێمە باشە بەس مامۆساجان ئێمەش ئەگەر لە دوای ئوردوغان بێتە دەسەڵات ئێمە با بڵێن پەکەکە واز بێنێ لە خەباتی چەکداری بە بۆچوونی من هیچ گیر و کێشەیەک گیرروگرفتێک لە بین دەسەڵاتدارانی تورکیا و کورد چی لە باکوور چی لە باشوور چی لە ڕۆژاوە زۆر کەمترە بێت بەڵێ سوپاس دەکەم کاگاتان سەبارەت بە کورد ئێستا هەدەپە ئامانجی سەرەکی و ئەردۆغان بڕوخێنێ خۆی حازر کردووە بۆ دوای ئەو قۆناغە چی ڕوودەدات کلیژدار ئۆغڵۆ چۆنە لە ڕاستیە جەهەپە تاقی کراوەتەوە لە چەند دەیەکە چەند هەڵبژارنی تاقی کراوەتەوە لە ئەتاتورکەوە تاوەکو 50 تاقی کراوەتەوە دواتە لە نێو هەندێک تاقیکردنەوەکە چۆن بوو بۆ کورد تاقیکردنەوەکان بۆ کورد زۆر کارەساتبار بووە بەڵام لە ئێستاوە ناکرێت جەهەپەی ئێستا بشوپێنی بە جەهەپەی کەمال ئەتاتورک هیچیان دیارە گۆڕان کاریەکە لە چیایە ینی جەهەپە من پێم وایە ئەگەر جەهەپە بێتە سەر دەسەڵات لە چەند ساڵی سەرەتادا وەکو ئەوەی کە ئاکپارتی کردی کرانەوە بە ڕووی کووردا ڕوئەدات بەڵام ئەمە ناتوانێت درێژە بکێشێ و گەورەترین ڕێگری لە بەردەم جەهەپە بریتە لە پارتی باش لە نێو مەهەپەوە هاتوۆتە دەرەوە و بە ئاشکرات دژایەتی پرسی کوردەکە لە تورکیا و بە ئاشکرات دژایەتی هەر بوونێکی کوردەکە لە هەر شوێنێکی جیان نابێت و جەهەپە بەبێ پارتی باش ناتوانانی هیچ هەنگارێک خۆناغە بڵێن لەبینی ڕەنگە هیچیان وەکو پێویست بۆ کورد باشنان بەس کامیان
بە گونجاوتر دەزانی کێشەکە وێ لە ئێستا خراپتر نازانم کورد لە باکووری کوردستان لە ئێستا دۆخێکی زۆر خراپی هەیە یان دەگەرم پرسیارە لە کەسێکی باکووری کوردستان بکەی پێی وایە کە ئێستا دۆخەکە زۆر خراپ وەکو دەمێتاژ لە یەکێک لە تویتەکان ئاوتی ینی لەمە خراپتر چی ئەبێت کورد ئەوێ دیسان جەهەپە تاقی کاتەوە جەهەپەیەکی تازە تاقی بکاتەوە یعنی کورد لە ئێستاە کاتێک پشتیوانی جەهەپەکە هی ئەوە نیە هیچ تێدا کەماڵی کریزەرۆغڵۆ بۆ کورد کەمال کرددار لە ئێستادا باش وە لە چەند ساڵی ڕابردووە جیاوازە لە هەموو سەرۆکەکانی دیکەی جەهەپە و کەمال کلژدار ڕۆڵۆ جەهەپەی لە حیزبێکی کەمالیستی نەتەوە پەرستەوە هێنا بۆ کەمالیستی بەرەو چەپی بەرزیاتر و لە چەپەکەشا زیاتر کردیەوە یعنی ئێستا تۆ کاتێک دیندارێکی تورکە بینی کە دەنگ بە جەهەپەدا ئەمە پەیوەندی بەو کرانەوە هەیە کە کەمال کلژدار ڕۆڵۆ توانێتی لە جەهەپە دروستی بکات بەڵام وەکو وتم جەهەپە یەک شت هەیە لە جەهەپە پێویستە ئاگامان لێ بێت جەهەپە حیزبی دەوڵەت یعنی عاشقی دەوڵەتە و خاڵی ینی هێڵی سوورە دەوڵەت بۆ جەهەپە چونکە حیزبەکە خۆتە زانی دامەزرێنەری کۆماری تورکایە و ئەم عقلێتە هێشتا لە جەهەپە بەردەوامە کە ئەوێ بەردەوام هەموو شتێک یعنی دەوڵەت یەکەم بێ هەمیشە بۆیە لە مەوزوعی ئەوەی کە داهاتووی جەهەپە بۆ هەرێمی کورسان بۆ ڕۆژاوای کورسان پەیوەندی بە عقلێتی جەهەپەوە هەیە لە مەوزوعی دەوڵەتداریە کە دەوڵەت خاڵی یەکەمە پرۆسە سەربازیەکان هەر بەردەوام دەبن لە عێراق لە سووریا یەک شتیش با جیا بکەینەوە لە ڕاستیە تێڕوانینی جەهەپە ینی کاتی ئەڵێن جەهەپە مەترسێ بێ بۆ هەرێمی کورسان مەترسێ بێ بۆ سەرێکێتی و پارتی یان مەترسێ بێ بۆ سەر هەرێمی کورسان و کۆکەوارە یان مەترسێ بێ بۆ سەر هەرێمی کورسان و خەڵکەکەی چونکە یعنی ئەگەر مەترسی بێ بۆ سەر بەرژەوەندەکانی یەکێتی و پارتی مەرج نیە مەترسی بێ بۆ سەر بەرژەوەندەکانی هەرێمی کورسان لە ڕاستیە جەهەپە حیزبێکی وەکوتم حیزبێکی ڕقە لە مەوزوعی مامەڵەی ئەوەی لە دەرەوە بەڵام لە ئێستاە کە پێویستی بە کووردە پێم وایە لە چەند ساڵی داهاتوو ئەگەر لە 4 ساڵی داهاتوو شابێگەر بێتە سەردەسەڵات ڕاستەوخۆ دەست بەم هەنگاوە ناکە بۆی هەدەپە بەباشی ئەمازان ینی هەدەپە لە ئێمە باشتر جەهەپە ناسی ینی خۆیان لە نێو تورکیان خۆیان مێژوی تورکیا ئازانن خۆیان لە نێو مێژووا گەورە بوون ئەزان جەهەپە چ مەترسیەکە بەڵام لە ئێستادا یعنی ئەتوانی بڵین کورد هەدەپە لە ئێستادا جەهەپە بەکار ئێنێ بۆ خستنی ئەردۆغان باشە ینی چەند جەهەپە کورد بەکارێنێ بۆ ئەردۆغان بخات هەر دەپەش جەهەپە بەکارێنێ و یارمەتی جەهەپەدا بۆی ئەردۆغان بکەوێ نەک لە بەرەوەی عاشقی جەهەپەیە نەک لە بەرەوەی کە بڕای بە جەهەپە هەیە چونکە هەم عقلێتی جەهەپە زانیە هەم ڕابردووی جەهەپە زانیە و هەم هاوپەیمان لە سەرەکیەکەی جەهەپە زانێ کە پارتی باشە و مەراڵەکشەنەرە کە ئەو کاتەی کورد قڕەکرا لە ساڵی 1990 زمانە دەکرێت پشتگیری کەماڵ کلیزارۆغڵۆ بکرێت هەر لەبەرەوەی کە ئەردۆغان بخرێت ئیتیفاقی میلەت کە بە سەرۆکایەتی جەهەپە زۆر باش ئەزانن کە هەدەپە دەیەوێ ئەردۆغان بخا بۆیە هەر لە دروستکردنی ئیتیفاقەکە و هایپەیمانەتەکەیەوە هیچ هەنگاوێکیان بەرەو هەدەپە نەنا و بە هیچ جۆرێک داوایان لە هەدەپە نەکرد چێتە نێو مێزی شەشیەوە ئەگەر داوەشیان کردایە پارتی باش قوبوڵینە ئەگەر چکە پارتی باش بوو مەرجاتە نێو هاوپەیمانێتەکەەوە کە بە هیچ جۆرێ نابێت لە هەدەپە نزیک ببنەوە چونکە وتی ئەگەر ئەو بێتە سەر مێزەکەی منە سەر مێزەکە ئەڵەسی ینی مەبەستم ئەوەیە جەهەپە سوور ئەزانێت کە هەدەپە یارمەتیەدا بۆ خستنی ئەردۆغان بۆی هیچ گەرنتیەکی بە هەدەپە نەداوە و هیچ گەرنتیەکی نووسراو نییە و هیچ بەڵێنێکی نووسراو نییە بەڵام وەکو وتم هەدەپە لەم قۆناغەدا وەکو قۆناغی تۆڵە سەیرێگا پێویستی بەوەیە کە پێویستە ئەردۆغان بکەوێ پاشان دەست بە هەنگاوەکانی دیکە بکە ینی ئەگەر ئێستا هەدەپە ئەگەر داواکاری هەبێت لە تورکیا کە بیاوێت لە چەند ساڵی داهاتوو جێبەجێ بکە لە ئێستاە خۆی کورد کردوێتەوە لە دوو داواکاری باشە تا ئەوەنەی ئەردۆغان ئەخا پێی وایە گەر ئەردۆغان بکەوێ هەش داواکاریەکەی تر جێبەجێ بێ بەڵام یەک شت دیتر ئەمەوێ بڵێم ئەگەر سەیری مێژووی ئاکپارتی بکەین و مێژووی ئەردۆغان بکەی ئەردۆغان زۆر باشێنای تاوەکو 2015 تقریبان هەر باشێنای بەڵام دوای ئەوە تێکچوو وەزعەکە تێکچوو لە نێوان کورد و ئاکپارتی یعنی ئەوەی ئەردۆغان ئەو هەنگاوانی ئەردۆغان نایت بە هیچ جۆرێک جەهەپە ناتوانێت ئەم هەنگاوانە بنێت پارتی باش ناتوانێت ئەم هەنگاوانە بنی نەدەڤ ئەتوانێت ئەم هەنگاوانە بنین نە هیچ حیزبێکی دیکە یعنی ئەو هێڵانەی ئەو هەنگاوانی ئەردۆغانە ینی ئەردۆغان لە نێو پەرلەمانی تورکیادا بە ئاشکراڵێک کوردستان بە ئاشکرا بە جەهەپە و مەهەپاڵێکە و کاتە لەگەڵیان نەبوون بچن سەیری مێژووی ئەرشیفی ئەم پەرلەمانە بکەن ناوی کوردستانە بینن بەڵام ئێستا کەمال کلژداڵۆڕۆ نەک ئەم ناوە بەکارنێنێ وەکو جاری پێشووتم خۆی ئەڵێ من نیگەرانم لە بەکارهێنانی ئەم ناوە خۆی وەکوتم سەرڕای ئەوەی کە مێژوویەکی ینی بە ئاشکرا دیارە کوردە مەبەستم ئەوەیە کە جەهەپەیەکی نوێیە بەڵام ئەم جەهەپە نوێ تا چەند ساڵێکی کەم بڕەکە دیسان پەکەکە و قەندیل و کاریگەری لەسەر هەدەپ بۆ هەڵبژاردن پێم وایە
ئەگەر جەهەپە سەرکەوێ هەدەپە بۆ ماوەیەک ڕەنگە پاشەکشە بکە لە خەباتە چەکداریەکەی پەکەکەماوەزە بەڵێ پەکەکە وەجەهەپەش ڕەنگ کەمێک دەستیش بۆ شل بکە بۆچی ئەمەکە بۆ ئەوەی هیچ نەبێت لەم 5 ساڵە ڕایەک دروستکەن لە نێو کووردا کە جەهەپە ئەوە نییە کە پێشبینی ئەکرا کە جەهەپەکەی جاری جاران بێت کە کورد قڕبکات ڕەنگە من تەسەوری ئەوەکەم یعنی بەپێی پێشبینیەکان 4 ساڵ و 5 ساڵی داهاتوو ئەگەر جەهەپە سەرکەوێ کە قورسە یعنی ناتوانین لە 100% بێڵێن 5 ساڵێکی کەمێک ئارامە بێت لە بینی کورد و دەوڵەتە بەڵام ئارامیەکە تەسەورەکەم زۆر نەخایەن کاکتۆر 5 خولەکێکمان ماوەگەر بە کورتیسان پرسیارێکی تر سوپاس دەکەم بۆ نمونە کاریگەریەکانی کەمێک باسی هەرێمی کوردستان کرد بۆ نمونە گەڵ کەیزار ئۆغڵۆ دەربچێت سیاسەتێکی داریان هەیە بەرامبەر هەرێمی کوردستان و بەرامبەر کێشەی کورتی دەبێەوە لە پەیوەندە نێو دەوڵەتەکانی تورکیاش چۆن دەبێت لە سووریا بڵین لە عێراق لە وڵاتانی تر بەڵێ هەر بە خێرایی ئەمێ ئەوش بڵێم یعنی بەڕاستی هەدەپە بێوێ جاپە بەکاربێنێ بۆ ڕوخاندنی یان کەوتنی ئوردوغان ئەمە هەڵەیەکی کوشندەیە ئێمە لە کاتی 1961 بۆ 63 هەمان سیاسی هەڵەمان بەکارێنە لەگەڵ عەبدولکەریم قاسم کورد لە هاوسەنگەکە ئەفاکتەرێکی زۆر زەعیفە لەبەرەوە ئێمە ئەمە گەمەیەکی هەڵەیە نابێ ئەوە بکەین ئیجاگەڕێنەوە سەر پەیوەندیەکانی تورکیا ئەگەر بێت کلیژدار ئۆغڵو بێتە طبعاً ئەمڕۆ تەقریرێکم خوێندەوە بە ناوی جێفری ماکنۆف جێفری ماکنۆف سەرۆکی سەنتەرێکی استراتیجیە بۆ لێکۆڵینەوەی استراتیجی سیاسەتی دەولی لە واشنگتن ئەڵێ ئێمە زۆر باشترە بۆ ئێمە ئوردەغان بڕوە کۆتایی ئوردەغان کۆتایی ئاخر جێگایە کە ئیسلامی سیاسی حکومەکە وە لە نە بەرژەوەندی ئیسرائیلە نە لە بەرژەوەندی غەربە کە سەرکردەیەکی بە بابڵێن بە خەلفیەکی پاشخانێکی ئیسلامی لە وڵاتێکا بێ ئەمە هەڵەیە ئەوە لە سوودان نەما لە بابڵین لە تونوسیا نەما لە مصر نەما لە غەزە نەما بەڵام غەزە ماوە بەڵام زۆر زەعیف کراوە بەڵام لە تورکیا ماوە ئەمە ئەبێ بڕوە ئەگەر بێت ئوردوغان لا بچێ لەوێ لە تورکیا ئەڵێ ئێمە ئەتوانین پەیوەندیمان لەگەڵ کلیژدار ئۆغڵو بەهێزتر بکەین و کلیژدار ئۆغڵو ئەمڕۆ ببرە دوێنە وتی ئێمە سیاسەتی دەرەوەمان زیاتر بەرەو یەکێتی ئەوروپا ڕۆین ئێمە ئەمانەوێ سەر لەنەوێ ئەندام با بڵێن دانوستنی ئەندامێتیمان لە یەکێتی ئەوروپا بەرەو پێش ببین ئێمە ئەمانەوێ بگەڕینەوە لەگەڵ ئەمریکا بەکە ئەمریکا سەر لەنوێ بمان خاتە ناو ئەو سیستەمەی کە تارەی 35 F-35 بەکاردێن کە تاریکی زۆر پێشکەوتووە لە 2019 تورکیا دەرکراتیای ئەڵێ ئێمە بەرەوە ئەوا ڕۆین ئەڵێ ئێمە بەرەو ئەوا ڕۆین کە ڕێزمانە بێ لە مافی مرۆڤ و ئەو شتانی کەوا ئاسانی بک بۆ ئێمە بگەڕێنەوە ئەڵێ تۆزی پێشستا ئاماژەم پێکرد کلیژدار ئۆغڵو ئەڵێت ئێمە ئەبێ هەموو ئەو پەناهەندا سووریانە بگەڕێنەوە 3 ملیۆن نیوە بێ بگەڕێنەوە بۆین بالمناسبە ملیۆنێکی عێراقیش هەیە ملیۆنێک و 300,000 ئەفغانیش هەیە و ملیۆنێکش ئێرانی پەناهەندە لە تورکیا ئەڵێ ئەمانە هەمووی تەسیرەکەن لە هەلی کار لە تورکیا و ئۆپۆزیشن ئەمە بەکاردێنێ اینجا گەڕێنەوە ئێرانش تا ڕادێک پێی خۆش ئەبێت ئەگە ئەو سیستەمەی لە تورکیا بە سەرۆکایەتی ئیسلامێکی سونی وەکو ئوردوغان لاواز بێت چکە ئێران حەزەکە هەژمونی خۆی وەکو هەژمونێکی دەوڵەتێکی شیعاگەری باڵادەست بێ لە ڕۆژهەڵات و حتا لە عێراقش لەبەرەوە و ئەمە شتێکی غەریب نییە کلیژدار ئۆغڵو تەنها 3 ڕۆژ پێشستا وتی من عەلەویم بۆچی ئەڵێ من عەلەویم ئەوە زەمانی با بڵێن گەرانتی ئەوە بکە یارمەتی پەکەکە چکە عەلەویەکان باڵادەستن لە ناو پەکەکە
و دامان کاتە یارمەتی ئێرانی بۆ دەمان بکە لەبەرەوە بەڕاستی شۆڕشێکە بێ لە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ وڵاتانی بەڵام مامۆستا بەس یەک خاڵێکشماوە رووسیا پێی خۆشە ئوردوغان بمێنێتەوە بەڵێ رووسیا پێی خۆشە یەکێک لەوانە قەردێکی زۆری غاز هەیە وزە هەیە پۆتین هەڵیگرت دوێنە و ئەمڕۆ وەبدێکی تورکی لەگەڵ وەبدێکی سووری لەگەڵ وەبدێکی ئێرانی لەهینن ئەمەش ئوردوغان بڵێن پۆتین وەکو یارمەتیەک بۆ ئوردوغان ئەم دانیشتنەی کردووە و چەند شتێکی ترەیە ئەڵێن غەرب ئەڵێ بە کورتی ئەڵێ ئوردوغان بمێنێتەوە زیاتر تورکیا بەرەو مەحوەری سینی و رووسی ئەڕوات ئەگە ئوردوغان بڕوات ئەوە کلیژدار ئۆغڵە لە بەرژەوەندی ئێمە بێت و ئەمە لە بەرژەوەندی کورد نابێت. سپاس دەکەم کاگاتان نی خوڵێکیش بۆ جەنابەت سەوارد بە ئۆجەلان لە هەڵبژاردننی تورکیا باز دەکرێت کلیژدار ئۆغڵە ئەردۆغان بێ ئۆجەلان کە ئێستا لە زیندانە هیچ ڕنگدانەوەیەکی هەیە بە هیچ جۆرێک جەهەپاوە پارتی باش دەست بۆ مۆزوعە نابن چکە ئۆجەلان لە لای دەنگدەری تورک کە زۆرینەی تورکە بۆ نمونە دەنگدەرەکانیان هێڵی سوورەوە هیچ کەسێ ناتوانێت ئۆجەلان لەو کەیسا بەکاربێنێ ئۆجەلان کەیسێکی تایبەتە کە هیچ حیزبێک ناتوانێت بە ئاسانی دەستی بۆ باچکە کاریگەری خراپی هەم لەسەر دەنگدەری تورکی تون دەبێ هەم لەسەر کوردەکان هیچ پامیکی نەبوو چکە دەمیرتاش پامی هەبوو لەڕێی پارێزەرەکانی شەوە پامی نەبوو ئۆجەلان ماوەیەکی زۆرە هیچ پامێک لە ئیمراڵیەوە نایەت و ماوەیەک پێش ئێستا پارێزەرانی ئامەد ترسیەوەیان هەبوو کە تەنانەت کۆچی دوایی کردبێ بەڵام هێشتا هیچ بەڵگەیەکی ڕوونیە لەوارەیە و ئاکپارتیش بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی ڕسمی لەوبارەوی شتێکی نەوتوە. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان عەدنان ئەحمەد و دکتۆر عوسمان عەلی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکاران خواتان لەگەڵ.